السلام عليكم. ئێستا کە ئێمە ئامان زمانە ئەوڕۆکە پۆلی ئەو لەقلەقانە کە لەو ناوچەیە دەمینێنەوە لە بۆ ماوەی مانگە 2 مانگ یان هەتا نزیکەی 70-80 ڕۆژێک وێنەیان بگرین و دۆکۆمنتیان بکەین. ڤیدیۆشم پێویستە تایبەت باڵندەی لەقلەق لە هەر جێیەک ئەگەر ئارامی نەبێتن ڕووی تێ ناکاتەوە. زۆر جا باسیەوە دەکەن چتان کردی چۆن بەدەستکەتیە قابلە چییە ئاسان وێنەکان بەدەست دەکەوی یان هەندێک شتیە لەو بابەتانە دەبن بەڵام وانە ئەوەی ئێمە وەکو وێنەگری ڕۆژنامەوانی مامەڵە لەگەڵ ڕووداوەکان دەکەین زۆر جیاوازتر لەوەی کەسانی تر کەسانی ئاسایی دەیان بینن بەڵکو بە بەرچاوی ئەوان تەنها ڕووداوێکە ڕوو دەدا و لە زۆرترین کاتدا لەوانەیە بڕێن زۆر جوانە یان لەوانەیە ڕۆژێک لە بۆی غەم ناکبن بەپێی ڕووداوەکە. بەڵام وێنەگری ڕۆژنامەوانی نادەچێتە قوڵایی ڕووداوەکە و مامەڵەی لەگەڵ دەکات چۆن دۆکۆمنتی بکات.